ئەوترێ پارتی لەلایەک بانگەشەی بۆ بیری نەتەوایەتیە کرد لەلایەکیش لەسەر فکری مارکسی و لێنینی کاریە کرد. لە پەیرۆ پرۆگرامی پارتی ئامادەیەکە بوو بڕگەیەکە بۆڵێ پارتی سوود وەرەگرێ لە بیرروباڕی مارکسیزم لێنینیزم لە کاروبارەکانی خۆیان. لە چەنەڵقەیەکی ڕوودا و مێژوودا محەممەد شاکەلی ئەندامی پێشووی سەرکردایەتی بزوتنەوەی سۆسیالیست باز لە قۆناغەیەک لە دواییەکەکانی شۆڕش لە 60 و هەفتاکانی سەدەی ڕابردوودا دەکات. لە ڕۆژگارەیە کێشەی نێوان پارتی دیموکرات و حیزبی شوێی عراقی چی بوو؟ پارتی توانی دەورەکە لە ساڵحی خۆی بگۆڕێ بەهۆی هەڵسوکەوتی دەسەڵاتی ئەو سەردەمای عەبدولکەریم قاسم بەر لە انشقاقی بانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتیش لە نێوان هێز جیاوازەکانە لە ساتەوەختی گفتوگوەکانە کۆدەنگیەک نەبوو لەسەرەوەی کە کورد هەندێک جار نەیزانی وەداوای چیە. پاش تێپەڕبوونی ئەوەندە زۆر شت بەیاننامە 11 ئازاری تەجاوز نەکرد. ئەگەر تەجاوزمان بکرد ئەمە کێشەی کەرکووکمان حەلە کرد بەڵام ئەمانوێت وەکو حیزب حکوم بکەین. ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 8:05